والله بس أرجع باش بەسێریکی بس والله مالكم الماڵە لە ماڵەوە بە نزیکی سەیری مەکە لە سایە هەشتی تێ سەیرە کرد شەست و شەش و نیو و سەد و هەفتاد و تقریبەنی نایە ڕێک وایە تقریبا ئازیزانی من لە هەرکوێکان سڵاوتان لەبێت دڵخۆشم لە پرۆگرامێکردنەوەی فانۆس هاتمە وڵاتان بۆ ئەم پرۆگرامەش کۆمەڵێک پرسیار و دیاری تایبەتم بۆ هێناون تا کۆتایی پرۆگرام لەگەڵ ما بن. سڵاوت لەوێ سەلامت بیاخوا چۆنی ئەحواڵە؟ باشم زۆر سپاس سەلامت خوا بیاخوا هەر باش بی لەگەڵ ڕەمەزان وەسڵ چۆنە باشم لەخوا بەزیادە سپاس بەخوا ئەمڕۆ ڕۆژی جومعەیە ڕۆژی سڵاوەدانە لە جانی پاکی پێغەمبەری نازدار اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. شتەکانت خۆش جیاوازی ڕەمەزانی ئێستا لەگەڵ جاران چی لە لایتۆ؟ لەلای من ئەم ڕەمەزانە بەڵێ فەرزە بەس ڕەمەزانێکی زۆر زۆر ناخۆشە لای من ڕەمەزانێکە زۆر زۆر خۆشتر بوو بەلام و وەم ڕەمەزانە هۆکاری ئەوەی کە ئەم ڕەمەزانە زۆر ناخۆشە کوڕێکم لە دەستاوە لەسەر سفرە لەسەر بانگدان لەو شوێنانە نایبین خوا لێی خۆش بێ سەلامت ئینشەڵڵا خوا سەبووریتان بە ئامین ئینشەڵڵا سەلامت بیاخوا سپاس دەکەم ڕۆژانە بچیەوە سەرقاڵ وەڵی داوامێکم هەیە و تەکسێکشم پێ یاخوا لەش سەلامت بیاخوا بیاخوا پرسیارێکی ئاسایت لێ بکەم بەڵێ ئەزانی مانگی ڕەمەزان ئەکەوێتە چەندەم مانگی ساڵی کۆچیەوە ناوەڵ لە یەک تا دوازە مانگمان هەیە بەڵێ بەڵێ شتێک بڵێ ئەگەر نزیکیش بێ لەوە منە خەڵات تێمە چۆن عەفو نۆ تەوا 264 لای کردووە بەڵێ بەڵێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس مش خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم دەستە خۆش بێ زۆر سپاس بە ڕێزی دەسا خۆش سڵاو لە توێش کاکە سەرچاو خشی ئەحواڵت چۆنە؟ سەرچاو لەخوا بەزیاد باش لەگەڵ ڕەمەزان وەزات چۆنە؟ باشین لەخوا بەزیاد یاخوا هەر باش بی ڕۆژانە سەرقاڵی چیت؟ سەرخاڵی کاسبیم لە شە ساعت بە ئەشیا دەفرۆشم بۆ خۆم شت کۆ دەکەمەوە و ئیتر لە گەڕەکانە دەگەڕێم و دوایەوەش دوای دوسێ ڕۆژ کە کۆم کردەوە ئیتر شت دێنم لای بەردەرکی سەرا دەیفرۆشم ئێتر چی شتی پیاوان بێژنان بێ مناڵان بێ جیاوازی لە شە ساعت بە ئەخوا پرسیارێکی ئاسان لێکم زۆر سپاس فەر مانگی ڕەمەزان ئەکەوێتە چەندەم مانگی ساڵی کۆچیەوە؟ بەڵێ وەکو بزانم ئەکەوێتە مانگی نەوە نۆی کۆچیەوە تا دەستەکان خۆش بە ئەی تۆ شتێک پێشکەشی من ناکەی وەکو چیوەڕاوەیەک هۆنراوەیەک سەرهاتێک شتێک هەر شتێک بە چی زمانێک زمانی شیرینی کوردی بەسەر دوی چاوە چاوت نێش من خۆم عەرەبی خوێندومە بەڵام کوردیەکەشم زۆر باش شتێکی جوان پەیوەندی بە هەموو کۆمەڵگای کوردیەوە بێت باشە لەم دوایە خۆتان نەزانین لە ڕۆژاوا بەڵێ شتێ دروست بوو منی شکاتی ڕێپێوان و خۆپیشاندانەکە ئەم گوت پرچەکانتان بکەزیێنن دوژمنی کورد ببەزێنن هەروەها ئەم گوت لە ترسی شۆڕشی کەزی دوژمنی کورد ئەلەرزی ئیتر زۆر سپاس دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنت یا خۆمەڵتانەوە بێ هەرچیەکە زۆر بەدڵێکی خۆشە وەرێگر یاخوا بەخێر بنکەڵان 1960 مەمنون دەستەکانە خۆش سلااو لەبێ مامەکە کاتتان باش چۆنی ئەحواڵە؟ زۆر سپاس بەکەوێن زۆر سپاس مەمنون ڕۆژانە بۆچی سەرقاڵێکی بڵێ من مامۆستام لە شە ساعت بە یاخوا بەشێکی کە ڕۆژەکەمان مامۆستایەتی و بەشەکەی تریشی تر برادایەتی و ماڵ و ئایلە و لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ باشین الحەمدلله یاخوا باش فرز نییە بە ڕۆژوبی تو ئەو هەموو قسە بکەی بۆتە لە بە و وڵاشتی شیوەنە قورس نییە ئەگەر بیاوێ شتێکی ئاسانە یانێ ئەوەنە قورس نییە بە تایبەت کە تۆزێت تەمانت سەرکەوت بەرگە باشترەگری باشە ماشەڵڵا گەنجی سەلامەتی باسی تەمانت کرد جیاوازی ڕەمەزانی ئێستا لەگەڵ جاران چییە؟ بەڵێ ئێستا شتەکان زیاتر قەرەباڵغترن لە جاران سادەیی زیاتر بوو
تر ماڵ زیاتر کۆکرا و وینتر بوو خەڵکیش قەناعەتی زیاتر بوو ئێستا خەڵک تۆزە قەناعەتی کەمتر بۆتەوە ئەگەر بەچە بڵێن ئامۆژگارێکی گەنجێکی ئەم سەردەمە بکەچی پێڵ وڵا پێیان ئەڵێم یعنی زۆر دوور مەکەونەوە لە کوردەواری و لە ئەخلاقی کوردەواری باشە تۆ ئەزانی ڕەمەزان چەندەم مانگی ساڵی کۆچیە؟ بەداخەوە نازانم زاندەی شعبان بەداخ باشە مامەی گیان دەستەکان خۆش بێ زۆر دەستخۆش سلااو لە سڵاو لە توش چۆنی ئەحواڵ قوربانم بەڕێزی باشی تۆ قوربانم لەکە ڕەمەزانە بێنێت وڵی لەخوا بەزە بە عیبمان نییە ئەیەخوا باش بێ ڕۆژانە بەچیە سەرخاڵی وڵی تێرەوەتە کە سابەتەکەم پێڵاو بۆیاغەکەم باشە ساغ بەیەخوا باقوربان ئەزانی مۆبایلەکە چەند شەحنی تەیە؟ بێ قەترێت هەیە بەنزیکی پێم بڵە بڵێن لە سەتا ئەوەندەی تێدایە سەد ئەوەنەی هەیە چەند؟ نیوێ چەند؟ نیوێ نیوە؟ نیوێ زیاتر بەڵێ سەیریکەین؟ وڵی بڵێ چی ئەگەر لە نیوە زیاتر بێ مش خەڵاتەیەمە وڵی بڵێ چی بەسەر چۆ باش با سەیریکەین باز وڵی مەلەکەم لە ماڵەوە لە ماڵەوە؟ من ئەزانم نیوێ زیاترە بەخوا باش ئەتوانی سێ جار لەسەر یەک بڵێ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ لێوی لەڕێر جلی لەر جلی تەڕ جلی تەر بۆ ڕێوی بۆ ڕێوی لەڕ لەر جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەر بۆ لێوی تەڕ ڕێوی تەڕ نییە جلی تەڕە جلی تەر بۆ ڕێوی تەڕ دەی جلی تەر بۆ ڕێوی تەڕ جلی تەر بۆ لێوی تەڕ ڕێوی لەڕە بۆ بوو بە تەڕ ئەخورەوەنی لێت باشە کاکە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس دەست خۆش لا خزمەت ساڵ لێ بە کاکە شۆنی ئەحواڵە باشی تۆ یاخوا هەر باش بی لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە یاخوا هەر باش بی ئەزانی مانگی ڕەمەزان چەندە مانگی ساڵی کۆچیە؟ چەنە مانگ نەبەخوا باش ئەم جیازەمان لە تەنیشتە کێش و باڵای خۆتە زانی؟ بزەبت نازانم بەس بە تەقریبی ئەزانم باشە بە تەقریبی پێم بڵێ لێرە تاقیەکەینەوە ئەگەر نزیکیش بێ لەوە من خەڵاتەیەمە 172 باڵاکەمە باشە کێشەکەم 66 65 باش 66 65 172 تاقیکەینەوە؟ یەڵا کاکە مامۆ تاقیکەرەوە زانم چەنە؟ شەست و شەش و نیو بە 172 تقریبەنی نایە ڕێک وایە تقریبا دەستەکانە خۆش بێ کاکە زۆر زۆر سپاس فەر دەست خۆش زۆر زۆر سپاس سڵاو دەبە کاکە سڵاو لە تۆش بێ چۆنی ئەحواڵی تۆ باشە شکر بەخێر بێ یاخوا سەلامەت بی زۆر سپاس ئەگەر ڕەمەزان بینە چۆن وەڵا الحەمدولillah باشی شکر یاخوا باش بێ ڕۆژانە چەند کاتژمێر خەرەکی کار کرد وڵای لە ساعات 9 دەرەوە هەتا نزیک بانگی وارە تقریبا 10 ساعتێک شتێکی واکە کەمتر تۆزێ باش قرس نییە بە ڕۆژ و بیت و لەناو ئەم ساڵ هە زۆر خۆشە الحەمدولillah چکە جەوەکی فێنی کە نەتوانیمانە بێنە برسیمانە بێت جەوەکی زۆر خۆش جا ئیشی تۆش جیاوازترە زیاتر لەگەڵ خانمان زۆر قرس نییە هەرچەند خانمان نازومەکریان زۆرە بەشتیان زۆر بۆ تاقیکەینەوە بەس باشن تا چەند تەحملت هەیە لەگەڵیان وڵایەتی تەحمل نەکەینە بە ئیشەکە نەکەین بێت تەحملمان هەبێ ڕاست باش حتمما مۆبایل بەکارێنی بەڵێ ئەزای مۆبایلەکە چەند شەحنی تێدایە؟ ئێستا حالیان نەوەڵە بە نزیکی سەیری مەکە لە سایە هەشتی تێ سەیرە کرد باشە قەینە ئەزانی ڕەمەزان چەندەم مانگی ساڵی کۆچیە؟ نوێ ساڵ مانگی نوێمە مانگی نوێ بەڵ تەواوە 964 لای کردووە فۆلۆمان کردو فڵۆسان کردو دەستەکانە خۆش بێ زۆر سپاس میش دیاری خۆم پێشکەشەکە دەستان خۆش دەست خۆش زۆر زۆر سپاس دەستان ساز عزیزانی من سپاس بۆەوەی کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەمان بوون تا پرۆگرامێکی دیکەی فانۆس دێمە وڵاتان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم ماڵاوە